بين سليماني لشاري سليماني طبعا مزگەوت هەیە کە ئێوارە نا ئێوارەیەک یان چەند ئێوارەیەک خێرخوازێک خوانی تیا ئاماداکە بەس لە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش ماوەی نزیکی 15 ساڵە هەموو ئێوارەیەک لەم مزگەوتە خوانی بەربانگ برنج و مریشک و شلە و سوپ و با بڵێن هەموو ئەو شتانەی کە پێویستە شیرینی و خوورما و ئاو حازرەکرێ و بۆ ڕۆژوانانی مزگەوت ئامادەکرێەوە لەگەڵیشیا بە مەنجەڵ ئەدرێت بە هەندێک لەو دراوسیانی مزگەوتەکە کە فەقیر و نەدار و هەژارن. هاوکارمان وشیار لە شاری سلێمانیەوە ئەم چیرۆکەمان بۆ ئەجێڕێتەوە بۆمان نەقلەکە با پێکەوە بینەری بین. ئێرە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاشە ماوەیەکی زۆرە نزیک 15 ساڵێک دەبێم خواردنوشتە بەردەوامە هەموو ڕۆژێک لەوە ڕۆژی ڕەمەزان هەتاوەکو ئاخری ڕۆژ خواردنمان حازرە بەڕووی ڕۆژوانەوە خوای گەورە قبوڵیکە ئینشاءڵڵا. خواردنەکانیش پێگاتوون برنجە و شلێ و ترە ڕۆژە و شلەیەکە و مریشکی تایە و جاروبار گۆشتی تایە و خواردنەکانیش ڕۆژانە بەشی 500 تا 550 نەفەر جاری وایە زیاتریش دەچێت بەرەو 600 ژەڕوا لەسەر ئەگری چەند خێرخوازێکە خوای گەورە لیان قبوڵکە ئینشاءڵڵا. کاگا و دێرجیان شلیان بۆ دابنێ بە سەفەری بەسەر چەند دایەجان فەرموو یەک دوو برای خۆشەویست ماڵیانەوە بێت چێشتەکانمان بۆ لێنێن خۆشمان ئێواران لەگەڵ ئەم برایانەمە بێکۆ خواردنەکان دابەشەکەین و خواردن تێگەین و چەند برای کە ژاوکاریمانەکەن لە ژوورەوە خواردندانە بۆ ڕۆژوان. بنەمای ئەم کارە کە لە مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاشە خوا ڕەحمەتیکە ئەکرێت حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ کەسێک کە ئیفتاری ڕۆژوانێک ئەکات کەسێکی بە ڕۆژوو تۆ ئیفتاری پێ ئەدەی ئیفتاری ئەەکەی توش وەکو ئەو کە ڕۆژوانە ئەجرت هەست سەوابت هەست پاداشت هەست بەبێ ئەوەی کەمێک و زەڕەیەک لە ئەجری ئەو ڕۆژوانەکەمە بێتەوە. ئەمە گەورەترین بنەماس و گەورەترین مژدەست بۆ ئەوانەی کە گەرەکیانە ئیفتاری بدەن و حەفلە ئیفتاری بگێڕن و مەراسمێکی ئەوا پێک بهێنن. کە من وەکو نوێژخوێنێکی ئەم مزگەوتی حاجی ئەحمەدی دارتاش یعنی ئێم بۆ ئێرە لە تەراویحەکان و نوێژەکان بەردەوام گەرم و گوڕێکی زۆری پێوە دیارە و خەڵکێکی زۆریان بۆ بەسەربردنی ئەو جەوە ئیمانیە ڕۆحیەی کە هەموو ئینسان بەشێک لە کی خواردنە بەشێکی ڕۆحە لێرە هەموو ئێوارێک ئەم داوەتە لەم مزگەوتە پێشوازی لەم خەڵکاکە بەبێ جیاوازی نوێژەکە نوێژ ناکە یا هەر کەسێک بێت سفرەیەکی بۆ هەمووی داخرێت هەمویان لەسەر سفرەی کۆ بنەوە بۆ ماوەی زیاتر لە 10 ساڵە ڕوات ئەم خزمەتە هەیە و ئەمە هەمووی هی خوایە ئێمەش تەنها خزمەتکارین و خزمەتکاری ئەم خەڵکەین. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەتیموا السلام وأطعموا الطعام واتانان بەخشن و سەلامی لە یەکتری بکەن و سوپاس بۆ خوا الحەمدولله هەموو ساڵێک ئەم کارە بەردەوام و هەموو ئێوارەیەک و هەروەها فەقی لێیە سوپاس بۆ خوا مزگەوت ئاوەدانە جێگای فەقێ و خوێندن و مەدرسە و ناندان بە خەڵکە الحەمدولله خەڵک زۆر ینی سوپاس بۆ خوا کوردی خۆمان حەزی لە خێر و خێراتە ئەوە نییە بڵێ کە ڕازی بێت. بسم الله الرحمن